ناچاری سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. وەکویەوە شاگادارن ئەمڕۆ ئەو 26 مانگەیە کە زۆر باسەکرا، ینی لە ماوەی ڕابردوودا لە 5-6 مانگی ڕابردوودا و بە دیاریکراوی لە هەفتەی ڕابردووە وترا 26 مانگە بێچی بێچی ڕوو بدا دەبێت ڕفراندەمەکە بکرێ بێن نەکرێ، بەڵام پێچەوانەی بەشێکی زۆری بۆ چوونەکان کە ڕایان وا بۆ ڕفراندەم ناکرێت. ڕفراندەم تەنها کارتێکی فشارە و لە ساتێک لە ساتەکانە لێی سەرکردایەتی سیاسی کورد لە یەکشێتەوە، بەڵام سەرکردایەتی سیاسی کورد خاوەنی قسەی خۆی بوو لە ساتی خۆیدا لە کاتی خۆیدا ڕفراندەمی ئەنجامدا و وەکو ئەنجامە بەرایەکانیش دەریەخەن هەم لە ڕووی قسە و بۆچوونی چاودێرانی و دەوڵەتیەکان و ناوخۆیەکانەوە و هەم لە ڕووی سەرکەوتنی دەنگی بەڵێشەوە ڕفراندەمەکە سەرکەوتوو بووە. مەبەستمە ئەم شەو لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دلاوەر علادین لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین. لەوانە بۆ نمونام ئێوارەیە حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق لە وتارێکیدا کۆمەڵی هەڕەشەی لە هەرێمی کوردستان کردو وتی کۆمەڵێک هەنگاو بەرامبەر هەرێمی کوردستان دەگرینە بەر و هەر ئەم شەو کاتژمێر تقریباً کاتژمێرێک پێش ئێستا کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکیدا ئاماژەی بەوەدا کە کوردستان ئاشتی هەڵەبژێرێت لە 25 ساڵی ڕابردوودا فاکتەری ئاشتی بووە و وەکو فاکتەری ئاشتیش دەمێنێتەوە و ئاماژەی بەوەدا کە هیوادارن گفتوگۆکان دەرگای گفتوگۆکان دانەخرێت چونکە ڕفراندەم تاوان نییە، ڕفراندەم ممارەسەکردنی مافێکی ڕەوای گەلی کوردستانە و پیرۆزبایی لە وڵاتیانیش کرد بۆ سەرکەوتن و سەرخستنی پرۆسەکە. من مەبەستمە ئەم شەو لەگەڵ جنابی دکتۆر دلاوەرە لەسەر کۆمەڵێک پرس سەبارەت بە عێراق، سەبارەت بە تورکیا، بە ئێران و بە بڵین دەنگدانەوە و پەرچەکردارە جیهانیەکان قسە بکەین، چ ئەوانەی لەگەڵی بوون چ ئەوانەی لەگەڵی نەبوون. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دلاوەر علادین سەرۆکی دامەزراوەی مێری سڵاوتان لێبێت و سپاس بۆم دەرفەتە. من ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم. ڕفراندەم ئەنجام درا و کۆتایی هات. ئەم ساتەی ئێمەی تیاین هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان ئەبێت چاوەڕێی چی بکات لە خۆناغی داهاتوودا و چۆن هەنگاوەکانی ڕێک بخاتەوە؟ حقت 25 ڕۆژێکی جیاکەرەوە بوو. ئەو خیتابەی هەمان بوو، ئەو چوارچێوەی کارمان تێدا دەکرد لە زۆر ڕۆوە ئەو پەیوەندی کە هەمان بوو لەگەر دەوروبەر و حتا لە ناوەوەش جیاوازیەکی زۆری دەبێت لەگەر ئەو داهاتووە و ئەو جۆرە کار و ڕفتار و ئەو سیاساتانی کە لە خۆمان گرتبوو کە زیاتر جێم لە دەنگتە بڵێ جێتان لێمە من جێم لە دەنجیەوە لە دکتۆر دلاوەر کاکە برا کاکە جیان لە من نییە. فەرموو دکتۆر بەردەوام بە بەردەوام بە دکتۆر ببوورە بەردەوام جیان لە من نییە براجە جێتان لێم ئێستا بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت 25 مانگ جیاکەرەوە بوو بەڕاستی لەمە دووە دەبێت شێوازی خیتابمان چوارچێوەی کارەکانمان شێوازی پەیوەندیکردن و گوتەکانمان هەمووی جیاوازی هەبێ و زۆر بە هەستیارانەتر مامەلەی لەگەر بکرێ وەکو لەگەر ڕابردوو هەتاوەکو ئێستا ئێمە بە دوای کاروانێک کەوتو بووین کە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە دەچوو و طموحمان ئاواتەکانمان ئامانجەکانمان زۆر دیاریکراو بوو هەموو هەنگاوێکیش بە قورسی هاتە پێش و ڕێفراندۆمی ژێچێک بوو لەو هەنگاوە سەرچیانە و ئەو شێوازی کە دەوروپشتیش مامەلەیان لەگەر ئێمە دەکرد ئەویان ڕەچاو نەکرد بوو کەەوە بەو زوانە بگەینە ئەو هەنگاوی ئێستا و شێوازی گفتوگەکانیان یان چەقی بابەتی گفتوکانیان زۆر جیاواز بوو. ستا لێمە دووە بەڕاستی ئێمە ئەبێ بیرکردنەوەمان زیاتر بێ زۆر حەکیمانەتر بین مامەڵە لەگەر هەموو ئەو خیتابانەی دەوروپشت بکەین هەمویان خوردکەینەوە بۆ مکەویناتەکانی بۆی کە وردی بزانی ئەو هەڕەشانە معنایان چییە خەتوەکانی باسی دەکەن معنایان چییە دۆستەکانمان لە ناو وڵاتانە چێنە و چۆن تەفعیلی دەوریان بکەین بۆی کەوا نەیارەکانمان لاوازکەن یان على الأقل ڕێگە بگرن لەوەی کە خەتۆی گرنگی یان گورزی کوشندە بە هەرێ بکەوێ لە ناو خۆماندا لە ناو ماڵ چی بکەین و خوردی بکەینەوە سەر ئەو لایەنانەی کە دەمێکە پێرانەگەیشتون بیکەینە نەمان کردووە یان ئەو وەختە زەرەری گەورەی لێ نەداین کە لەمە دووە
ئەگەر ئەو کلێنانە پڕ نەکەینەوە ئەو تەبایە دروست نەکەین و ئەو ناوماڵە چاک نەکەین ڕەنگە زەرەری گەورەترمان لە پێ جا لێرە و کاتی بیرکردنەوەی بە حەقت بیرکردنەوەکەش وەکو بڵێن بۆ دانانی نەخشەڕێگایەکی هەم هەنووکەیە مامناوەندی و درێژخایەنە جا ئایا چی بکەین لە هەر بەرەیەکی کە باسم کرد پێویستیمان بە ڕفتاری جیاوازە و پێویستیمان بە دیبیت و دالۆگەکی زۆر مهمە ئەوەی کە ئێستا لە هەموو شتێک مهمترە ڕۆژی 26 مانگ هەتاوەکو هەفتەیەکی تریش ئەوەیە کە سەرکردەکان بەڕاستی هەستراگرن لە دەور و پشت هەزمی ئەو سەدمەیە بکەن کە دەور و پشت تووشیان بووە و بیرکردنەوە لەوەی کە تەسیرەکان و کاریگەری ئەو سیاساتانەی ئەوان دەیگرنە بەر یان ئێمە دەیگرینە بەر بەرەو چێمان دەبا ئەو هەستراگرتنە مانای وەیە تەسریحی تون نەدەین زۆر میان ڕەوانە بین زیاتریش ئەو خیتابانە تەحلیل بکەین کەوا سەرکردەکانی دەوڵەتەکانی دەور پشتمان دەیدەن کە بزانین تا چرا دەیەک ڕنگدانەوەی سیاساتی داهاتویان دەبی و تا چرا دەیەک تەرجمە دەبێ بۆ خەتەواتی عملی بۆ هەڕەشە بێ بۆ شەڕ بێ بۆ حیسار بێ ویان بۆ هیچ لەوانە نەبێ بەڵکو دیالۆگ بێ و بە هەدەفێک بێت چونکە بەلای ئێمەش و بەلای ئەوانیشەوە ئێمە تاخیر نین لەوەی کە بڵین ڕێفراندۆم بوو بەڵام ئەوە مانای سەربەخۆیی نیە لێرەوە تا ئەو قۆناغی داهاتی کاروانێکی دوور و درێژە بە پێی گفتوگۆی نێوانمان دەکرێت کورت بێتن دەکرێت درێژ بێت. بەڵێ دکتۆر دلاوەر من داوای لێبوردنەکەم وەکو پێویست گوێم لە قسەکانی تۆ نیە بەڵام من پرسیاری دواترم ئەەکەم حەیدەر عەبادی لە لێدوانەکانیدا ئاماژەی بەوە داوە کە بە هیچ شێوەیەک گفتوگۆ لەسەر ئەنجامی ڕاپرسیەکان ناکات و بۆ نمونە کۆمەڵێک سزایان دیاری کردووە لە دووسێ ڕۆژی داهاتوودا گەشتی فڕۆکە بڵین فڕۆکەخانە نێودەوڵەتەکانی سلێمانی و هەولێر ڕاگرن و بۆ نمونە لەلایەکەواڵێ هێز بەرامبەر هەرێمی کوردستان بەکارنایەنم لەلایەکەوە لەسەر سنوورەکان لەگەڵ تورکیا و بڵین هێزی سوپای عێراقا چالاکیان ئەبینرێت جوموجوڵەیان ئەبینرێت کورد ئەبێت لەگەڵ ئەم هەنگاوەیە چۆن بچێتە پێشەوە ئایا ئەبێت بە زمانی گفتوگۆ هەرداوای بڵین چارەسەرکردنی کێشەکان بکات یاخود چ زمانێکی دیکەی بەدیل هەیە؟ جارە لە هەموو شتێک مهمتر پێویستە ئێمە تەقدیری زروفی خودی شخصی سەرۆک وەزیران عەبادی بکەین ئەو لە وەزعێکی زۆر ناخۆشدایە ئەو نەیاری زۆرە لە ناو ماڵی شیعەشدا نەیاری لێ دروست بووە کە خەریکن ئەو ڕێفراندۆمەی کوردی بەکاردێنن لە دژی کە بڵێن لە ژێر چاودێری تۆ و بە ڕوخسەتی تۆ ئەو ڕێفراندۆمە کراوە ئێستاش دەبێت تونبی لە فترەی انتخاباتی بڵین گشتی عێراق زۆری نەماوە جەوێکی شەعبەوی پڕ لە مزایدە دروست بووە کە هەر کەسێک زیاتر تەنگ بە کورد هەڵچنی زیاتر ڕەنگە دەنگ بێنێ جەوی مەشحوونی ناو پەرلەمان چۆن پەرلەمان جاران دیسان جەم سەرگیری تێدا بوو یاریەکی قورسی تێکدەری لێ دروست بوو ئێستاوە هەر بەردەوامە بیتی شیعی جاران قەراری سیاسی لێ دروست دەکرا ماڵی شیعە و هەموو کارکتەرە گەورەکان بەڵام ئێستا چونکە خۆشیان پەرتەوازە بوونە و بە حقەتیش دەسەڵاتی فعلیان نییە لە غەیری دەسەڵاتی معنەوی ئەو چاوەڕوانی هەمووی چۆتە سەر سەرۆکی وەزیران کە ئەو خەتەواتی عەمەلی لە دژی کورد باوێ کەواتە دەبێ حسابی ئەوە بکەین زەختێکی یەکجار زۆر لەسەر سەرۆک وەزیران عەبادی هەیە بەڵام خۆی لە ناخی خۆیدا هەم بە تەبیعەت ناوێ ئەو کارە بکە زۆر توندڕۆ بێ و بە زیادەوە خەت تێپەڕێنێ و تند و تێژی دروستکایە حیسارێکی کوشندەمان لەسەردانێ لە هەمان کاتیشدا ناتوانێت هیچ نەکە جا دەبێت خۆ لە جێگەی ئەودا بنێ هاوکاری بی لەوەی کە زیادە ڕۆیی نەکە لەوەی کە لە خەتی سوور تێپەڕێنێ و جەوێکی مەشحونتر دروستکە دەبێت ئەمە زیاتر هاوکاری بین لەوەی کە زاڵ بێ بەسەر دەنجی سقوورەکان و دەنجی توندڕەوەکان لە پەیامەکانی ئەودا سەرکرداتی سیاسی کورد چۆن ناتوانێت ئەم هاوکاریە پێشکەش بە سەرۆک وەزیران عەبادی بکات مەجالی تێدا هێشتەوە یەکەمین شت مەفروزە لەو چەند ڕۆژەی داهاتیدا لایەنی کوردی بە چیتر تەسریح نەدا تەسریحی تون نەدا و هەسترا بگری ئێستا ئەگەر لایەنی کوردی بشێوێ بستە بەغدا سەرۆک عەبادی ناتوانێت قسەمان لەگەڵ بکە ناتوانانی مفاوەزەمان لەسەر بنەمایەک لەگەر بکە کە خۆی ڕەفزی کردووە عێراق ڕەفزی کردووە بە قسەی ئەوان لە چوارچێوەی دەستوور یاساکەشدا ڕەفزی دەکەن جا تۆ
ئەو چوارچێ و ئەو ئەرزیەتی کە جاران دەتوانێت قسەی پێ بکەی پێشی 25 مانگ ئێستا ئەوە نەماوە دەبێن سەر لە نوێ شێوازێکی کاریگەرتر دۆزیەوە جا طبیعیە کە ئەو دەڵێ ئەگەر دێن باسی ڕەفراندۆم لەگەر دەکەن بانێن ئەستان ئێمە مەفروض نییە ئێستا بچین لێیان گەڕێن بە تۆزێک هەناسە بدەن تۆزێک مەجای ئەوە بکەنەوە حکمت زاڵ ببێ عقل زاڵ ببێ ئەو جەوە مەشحونە تونڕەوێ نەمێنێت دوای ئەوە فعلا ئەوەی کە جەنابە گوتت دەبێ زاڵ بێ زمانی گفتوگۆیە بەدیلی زمانی گفتوگۆ ئللا گرژی و تونڕەویەوە خەڵکانێکی زۆریش هەنە کە پڕچەکن کە متحمسن کە تازە لە شەڕی داعش ڕەنگە خەریکە تەواو دەبن لە شەڕێکی تر ڕەنگە بگەڕێن خۆیان بە صاحب قەزیە دەزانن ئەوانە بە تووشی ئەوە نەبن کە مزایدات و وەتەنیت لەسەر ئەو حکوومەتە بفرۆشن کە تا ئێستا لەگەر ئێمە بەڕاستی میان ڕەوترین حکوومەتی عێراقی بووە ئەوە هاوکاریە هاوکاری دووەم ئەوەیە بەرچاوڕوونی چیان بدەینێ بەغدا بڵین ئەو ڕێفراندۆمە نیهایەتی دنیا نییە وەرن بزانین لە شوێنی سازژە لە نێوانمان بەڵێ بەڵێ مشکلەی خەتمان هەیە برا بەڵێ دکتۆر دلاوەر مەبەستمە ئەو پرسیارە بکەین دووبارە یعنی تۆ ئاماژت بەوەدا کە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد خۆی دوور بگرێت لە زمانی تۆند و ئەوەی بڵین گرژیەکان تۆختر و زەخترە کاتەوە و پێویستە زیاتر بەرەوڕووی حکوومەتی عەبادی بچێت بە تایبەت ئەوەی کە حکوومەتی عێراق و بڵین پارتە سیاسیەکان و تەنانەت فراکسیۆنە پەرلەمانیەکانیش هەڵمەتی پێشوەختەی هەڵبژاردنیان دەست پێ کردووە بە شێوەیەک لە شێوەکان کورد مەبەستمە دیسان بپرسمەوە ئەبێت چۆن بەرەوڕووی عێراق بچێت و چاوەڕێی چی لە عێراق بکات ئەوەی کە بڵین بەلامانەوە گرنگە مهمترین پایتەخت ئێستا لە دنیادا لە بۆ ئێمە هەر بەغدایە مهمترین شەریک بۆ ڕسمکردنی ئایندە هەر بەغدایە و لە بەغداشدا کۆمەلگایەکی زۆر پەرتەوازنە و لە جەوێکی سیاسی و مبارزات و سراعێکی سیاسی زۆر بە قووەتدانا کاریگەری وڵاتانی دەرەچی زۆر لە سەریاندا زاڵە خۆشیان لە ناوەڕاستی شەڕێکدانە شەڕی داعشیش و شەڕی حتا مەسلەی بینی سڵتە و مواطن کەوا کلێنیان گەلێک گەورە بووە و بەرەو انتخاباتیش ئەو جەوە شعبەویە مزایدایەتیە زیاتر کلێنیان گەورە دەکات جا لێرە ئەگەر ئەوە تێبگەین ڕەچاوی ئەو بارە هەستیارە بکەین و نەکەین کە ئەو لایەنە توندڕەوە زاڵ بێ مەجبور بین لەگەر ئەوان سبێنێ مخاتەبە بکەین و مفاوەزە بکەین دەبێت دەستی ئەو لایەنە میانڕەوە بە قووەت بکەین کە ئێمە شتمان لە لای دەست دەکەوێت جا ئەگەر بەغدا ئەوەندە گرنگ بێ ئەوەش وەزع پەرێشانەکەی بێ دەبێت ئێمە بە سەرێکی سارد و بە فکر و حکمەتێکی باش و بە بەرچاوڕوونیەوە لەیان بچینە پێشەوە بۆ خۆشمان خۆ وەزعمان هەندە باش نییە وەزعی ئێمە ڕێفراندۆم بەرەو باشتری کرد بوو بە عامل مساعدێکەوە بە حقیقەت ئێمە زۆر هەنگاوی باشمان بڕی بەڵام ئاگامان لە خۆنەبی ئەوانش دەتوانن ئێمە خوردکەنەوە بەوەی هەندێک لەگەر ڕێفراندۆم هەیە لە دژی هەیە لەگەر مساومەیەک و یان شێوازی ڕێخستنەوەی پەیوەندیەکان بە نەوعێک بەیەکی چێک بە دژێ و قسە بکە ئێمەش قابلی ئەوەی نەکەوە خەڵکی دەرەوە دەستێوەردارمان لە ناو بکە خیتابی سیاسیمان پەرتەوازە بکاتەوە وا بکە کە ئێمە توانامان نەبێ بە وەرەقەیەکی بە قووەتەوە ڕێفراندۆمەکە بە ئەو پەڕی قووەتەوە بەکاربێنین بۆی لە بەغدا دەستکەوتمان زیاتر بێت جا بۆیە دەبێت ئێمە ئەوە ڕەچاو بکەین کە هەستیاری وەزعەکە لەمە دوا گەورەترە ئەو شتێک کە پێشتر کردمان ئەو ئیسرارە ئەو نوع دەنگە ئەو نوع احتیفالە بە ڕێفراندۆم ئەوە دەبێت تێپەڕی بێ لە مەودووە دەبێت زیاتر بیر لەوە بکەینەوە کە چۆن ئەو قەزیە سەر بخەین و تووشی وەزعێک نەبین کە خۆمان ببینە گەورەترین دژمنی خۆمان دژمن بۆ خۆمان زیاد نەکەین خۆمان حەسڕ نەکەین ئێمە ئەگەر شەڕ بێ هەر خۆشمان زەرەرمەندین ئەگەر حسارمان لەسەر بێ هەر زەرەرمەندین ئەگەر سیاسیەن ئەمە عەزل بین دیبلۆماسی عەزل بێ هەر خۆمان زەرەرمەندین بۆچیش بێ ئەگەر بۆ دەستکەوتێکی گەورەتر بێ قەینا بەڵام ئێستا لە حالی حاضردا نابێ لایەنی عاتفی با ئەوەندە زاڵ بێ وا تەسەوور بکەین کە ئێمە گەیشتینە ئەو ڕادەیە کە چوونە دواوەمان بۆ نییە نەخێر هەموو شتێک قابلی گەڕانەوە دواوەیە چونکە
ئەو دقەیکەوە زمانی زبر و عنف یان تونند و تیژی و شەڕ بەرپا ببێ ئێمە زەرەر و بڵین دەستکەوتە گەورەکانمان لە دەست دەدەین و زەرەری گەورە دەکەین. بەڵام وەختێک ئەگەر زمانی هەڕەشەکان تەنها سیاسی بێ یان تۆزە حیساری موقت بێ ئێمە خۆمان دەگرین، چونکە دڵنیا بەلەوەی زۆر دڵنیا بەلەوەی هەر ئیجراعاتێکی عێراق و ئێران و تورکیا و خەڵکی تر بیکا لەسەرمان ئەگەر شەڕ تێدا نەبی ئەویدی هەموو موقەتە، ئەویدی خۆڕاگیری دەوێ، چونکە لە مەسلحەتی ئەوانیش دانیە کورد لەو حالەتی ئێستادا بەو شێوە عەزل بکرێ و تاریخ بگەڕێنێتە دواوە. بۆیە ئەگەر ئێمە نەهێلی شەڕ بقەومێ بە هیچ نەوعێک ئەوی تر دەبتە ئیجراعاتێکی موقت ڕەنگە نەشقەومێ. بۆ نمونە تورکیا زۆر متەڕەدیدن لە ناوخۆیان چی بکەن. ئێمە مەفروزە ئەو لە زمەیان نەدەین نێوایان لێ بکەین بە حەقیقەت تەرجمەی ئەو هەڕەشانە بکەن بەوەی کە حیسارمان لەسەردانن یان وەزعمان بشلۆقێنن یان باڵە تونندڕەوەکان زاڵن. لە ئێرانیشدا دڵنیامە ئێران زۆر بە حکمت و زۆر درێژخان و زۆر بە قوڵی بیرەکاتەوە بە هەمان شێوە لەگەڵ ئاماژەت پێدا ڕفرەندەم تەواو بوو کۆتایی هات و خۆشت ئاماژەت بەوەدا کە پێویستە لەو دۆخە عاتفیە بینە دەرەوە تەواو ڕفرەندەم کراوە مامەڵە لەگەڵ ئەنجامەکان بکرێت. ئایا کارتی ڕفرەندەم کارتێکە قابلی فرۆشتنە بە حکوومەتی عێراقی، کارتێکە قابلی ئەوەیە لەسەر چاکردنی موچە و کۆمەڵێک شتی دیکە کۆمەڵێک ئیمتیازی تر مساومەی لەسەر بکرێ، یاخود کارتێکە ئەبێ زۆر عاقلانە و ژیرانە بەکار بێنرێ و ئەمەوێت تۆ پێم بڵێ ئەبێت چۆن بەکار بێنرێت؟ باڵێ خۆی پێشەوەی ڕەفراندۆم بکەین هەڕەشەی ڕفراندۆم کارتێکی بە قووەت بوو وای لێ کرد لە تەسعیددا چەندین پرۆژەی بە قووەت بێتە بەردەم دەسەڵاتی سیاسی کوردەوە. ئێمە ئەو کارتەمان بەکارنێنە گەیانمانە حەدی ڕەفراندۆم، بەڵام ئێستا ڕێفراندۆم خۆی کارتێکی جیاوازە، کارتە ئەویش کارتێکمان پێشی ئەوە بوو بە هەڕەشەی ئەنجامدان بوو، ئێستا کارتێکی جیاوازمان لە دەستە. بەڵام بە هەمان کات لە هەمان شێوەزدا خیتابەکان و ئەرزیەت و یان چوارچێوەکانی کە مفاوزەی بدەکەین دەبێت جیاواز بێ. ناتوانێت بە هەمان قسەی جاران بچی اتفاقی لەگەر بەغدا بڵێ چیم دەدەیەت بوو بەرامبەر بچی. ڕێفراندۆم نابێ بکرێتە ئەو نوع سوتەمەنیەی کە برێ ئەگەر مقابل فلانشت من لەبیر یەکەم، چونکە بۆ ئەو دروست نەبووە لەبیر کرێ، بۆ ئەو دروست بڕە کە هەنگاویشتر بباتە پێشەوە. جا لە بەغدادا یان لە تورکیا ئیمڕۆ خیتابی ڕئیسەکانی تورکی ئەوەیە دەڵێ ئێمە وەختێک ڕازی دەبین لێتان ئەو ڕێفراندۆمە بەتاڵکەنەوە. معنای ئەگەر بەدڵی ئەوان بێ دەبێ وەکو بڵێ نەکرابێ وایە. ئەمەش زۆر تەکلیفی کردوین. سەرۆک وەزیران عەبادی شەمان قساکە ئەڵێت لەو دیوی ڕێفراندەمەوە قساکەن، واتە ڕێفراندەم لە ضمنی گفتوگۆکان نییە. بەڵێ خۆی عەبادی لێی متەوەقع ئەو شتە دەڵێ چاوەڕوان کراوە و دەبێمە ئەومان قبول بێ کە دەبێ ئەو قسە بکە. بەڵام ئەویش دەزانێ ڕێفراندۆم تێناپەڕێ و بەتاڵ ناکرێ و لەبیر ناکرێ و ئەگەر لە مفاوەزەشدا باس نەکرا معنای ئەوە نییە ڕێفراندۆم وەک برێ ئەنجام نەدرابێت. دەبێ عێراق ئیمڕۆ ئەگەر بە جددی بێوێ کوردستان لە باوەش بگرێتەوە خۆی پارچە نەبێ و ئەو قووەتەی ئێستای بەردەوام بێ و مجتەمەعی دووەلی ژێ ڕازی بێ دەبێت زیاتر بدا بەدەستەوە بۆ کورد. کورد دەکرێت بۆ نمونە سەقفەکانی دیاری بکە. ئێستا ئایا بەلای ئەمەوە چی مهمە؟ زوو بگەین بەوەی عەلەممان لە ئەومە متحیدە هەبی یان سیادەی عێراق سیادەی کوردستان بڵێن یان سەرفرازی کوردستان دەسەڵاتەکانی کوردستان سربەخۆیەکەی کوردستانمان دەست بکەوێ بە بێ عەلەم. ئەگەر ویستت سربەخۆیی تەواوت دەستکەوێ بەڵام مهم نەبێ لەلات عەلەمەکە دەتوانی لەگەر عێراق ئەو اتفاقە بکەی برێ عێراق هەر عێراقی هەمومان بێ، بەڵام منیش سەربەخۆ تۆش سەربەخۆ. ڕاستە لە قانونی نێودەوڵەتی کۆنفدرالیەت بەو شێوە دروست نابێ، بەڵام با ئێمە ناوی لە نەنین کۆنفدرالی و ئەگەر ناویشی لێ بڵێن کۆنفدرالی با بە شێوازێکی نوێ بە ئیبداعی نوێەوە با خەڵکانی دەرەوە بێن ئەکادمیەکان تعریفی بکەن بزانن بڵێن ئەمە قانونێکی نوێی با دابڕێژین. ئێمە ئەگەر تەواوی کوردستان هەرێمی ئەو چوار محافەزەی لە هەرێممان هەیە لەگەر ئەو چوار محافەزەی یان ئەو شوێنانەی کە لە کوردستانیانی کە لە دەرەوە هەرێمن ئەوانەمان بە ڕەسمی پێ بدرێ بە سامانە سروشتەکانیانەوە بە خەڵکیەوە بە خاچیەوە بە سیادەیە بە ئیدارەیە و بە هەموو شتێەوە ئەوەت پێ بدەن ڕسمی حدودەکەت بۆ بکەن تەسلیمت کەن و بە ڕسمیش بیناسن بە قانون بیناسێنن و قبولیشان بێ ئەمە بڵین فدرالێتێکی نوێ بێ یان زیاتریش لەوە بێ معنای تو دەستکەوتی ئەوەندە گەورە دەستکەوت لەوە تێپەڕی
کەوا جارشی بگەڕێەوە قالبی تەستی ئەو کۆنفیدرالیز لەگەر جێناکۆکت هەبێت نەخێر یەکلا دەبیەوە بۆی ئەتۆ دەوڵەتۆکەچی لە ناو دەوڵەتێکی گەورە شراکەتێکچی فعلیت هەیە بەغداش بە مطلقی دەسەڵاتی بەسەر نامێنێ بەڵام لە ئەمە متحیدە ئەتۆ یەک علەمتان هەیە و دەتوانێت علەمەکەشی پێ بگۆڕی معناوێت و ئەو وەزیفە سیادیانی لە بەغدا هەتە بەردەوامی دەکەی بەڵام سەر بەخۆی تەواویش دەست دەکەی باشە ئەگەر عێراق ئەوت بداتێ لە چوارچێوەی عێراق بمینێەوە بە قانونی بناسرێن کۆمەلگای نێودەوڵەتی هەمووی لە تۆ ڕازی بێ و لە بەغداش ڕازی بێ ئیتر لەوە دکتۆر جەنابتان کۆنفیدرالی بە چارەسەر ئەزانن لە ئێستادا ئەو وەختە ویستم بڵێم کەوا دوای تایبەتمەندیەکانی کۆنفیدرالیەتی تیابێ با ناویشی کۆنفیدرالی نەبێ بالفعل ئەمە دەستکەوتێکی یەکجار گەورە دەبێت بۆ کورد گەڕانەوە دواوەی بۆ نابێت چونکە تۆ چوارچێوەکە دیاری دەبێت حدودەکە دیاری دەکرێت دەوڵەمەند دەبی کەس دەوڵاتت وەرنادا دوای ئەوە خۆ 10 ساڵی تر 15 تر جیابوونەوەت خوێن ڕێژی تێدا نابێ یەک استفتایی تر دەکەیەوە دەڵێ من لەگەر عێراق هیچ ترمان بەیەکەوە نەما بەڵام تۆش ئەو وەختە ڕەنگە خۆت جیابوونەوە بەلاتەوە هەندە گرنگ نەبێت چونکە عێراق دەسەڵاتی مطلقی بەسەرتدا نابێ وەکو برەی خواخوایتی تۆ لێ رازی بێ نەگەتۆ و حدودیش لە بیندا دەبتە شوێنی بڵین جیرانەتی چاک و ئاوادانکردنەوەی یەکتر نەک هەڕەشە و زیاتر مەترسی چارەنووسسازە سرت جا ئێمە دەبێ قیادی سیاسی ئێمە دەبێت لە بەرچای خۆی بگرێت چی دەوێت بەچی ڕازی دەبێت ئەگەر بڵێ لە غەیری سربەخۆی و تەواو جیابوونەوە هیچ ترم ناوێ ئێبەغدامە ئامادەنی استقبالی شت بکە تورکیا ئامادەنیە پشتگیریت بکە ئەمریکا ئامادەنیە بەڵام ئەگەر بڵێ ئەوەی من دەوێت چارەنووسم لەدەست خۆم بی سەروەت و سامانم لەدەست خۆم بی ملەتی خۆم چارەنووسی دەست خۆم بی شتێک نەمێنێ بە ناوی جێناکۆک ئەو غەدرەی لێمان کراوە تاویز کرێتەوە باقیدی هیچ شتێک نەمێنێ لە غەیری ئەوەی کە ئێمە دەوڵەتین بەڵام بێ عەلەمین ئەمە دەستکەوتێکی کەم نییە من ناڵم قیادی سیاسی ئەوەی بە ئاسانی دەست دەکەوی یان نا و ناژڵێم ئەوەی داوا بکە بەڵام تۆ قیادەی سیاسی دەبێت سەقفەکەی دیاریکە بە وازحی بە خەڵکی خۆی برێ بە بەغدای برێ بە دنیای برێ ئەو جە مفاوەزەش بکە بەڵام ئێستا لە بەغداش لای ڕوون نییە تۆ چی دەوێت ئەویش ئەگەر بەرچاوی ڕوون نەبێ بیر لە چی بکاتەوە پێت بدا و تۆش لی داوا بکەی باش دکتۆر ڕوونت کردەوە کە کورد ئەبێت چی بکات لەوەی کە چی ئەوێ و چی ناوێ ئەو کاتەی باسی بەدیل بوو لە تویتێکدا لە تویتەر نووسیوتە سەرکردەکانی عێراق و تورکیا و ئێران دەزانن چیان ناوێت پرسیارەکەش ئەوەیە ئایا دەزانن چیان دەوێت ئێستادا من ئەمەوێت لە تۆ بپرسم بەدیل قبول نەکرا و بەدیلیش تەڕح نەکرا وەک پێویست تورکیا ئێران عێراق چیان ئەوێ لە کورد خۆی لە پەیامەکەی کە بڵاوم کردەوە مەبەستەکەم هەر ئەوە بوو کە جەنابەت فەرمووی تۆ وەختێک کە تورکیا دەڵێ من نایەڵم تۆ بچی ڕێفراندۆم بکەی نایەڵم تۆ سربەخۆبی باشە ئەوە زانیمان چیت ناوێ بالمقابل چیت دەوێت ئایا دەتەوێت ئێمە بە داپلۆسینی دیوی عێراق مشکلەی کوردی لە تورکیا حەلکەی ئەوە حەل نابێت ئایا سیاساتی کوردیت ئەوە دەخوازێت کە لە کوردستانی ئێرە سربەخۆ نەبین بەڵام بەدیلێکی باشترت هەیە لە تورکیا ئەگەر لیان بپرسی بڵێ سیاستت بەرامبەر هەرێم چییە پێت دەڵێن سیاستت بەرامبەر پەکەکە چییە پێت دەڵێ بەڵام کلیان پرسی سیاستت بەرامبەر قەزیەی کوردی چییە بەرامبەر حەلی مشکلەی کوردی لە تورکیا چییە نیانە بەرچاویان ڕوون نییە هەر ئەوەندە دەزانن کە چیان ناوێ کەشتێکیشیان نەویست هەڕەشەی تێدا دەکەن شەڕی لە بەرپا دەکەن و دیالۆگ مەجای دیالۆگ کەم دەکەنەوە ئەوەی ئەمن بڵین پەیامەکەی کە ویستومە بیگەینمەوەیە لە لای خۆتانەوە وازەح بن چیتان دەوێت تا بزانی چۆن تەعاملتان لەگەر بکەین خەڵکی کوردستانی عێراق سەر بەخۆیان دەوێت ئێوە دەبێت تەعامل لەگەر ئەوە بکەن ئیمڕۆ نییە خەڵکی هەرێمی کوردستان بە ئێوەی ڕاگەیاندووە کە سەر بەخۆیان دەوێت 2 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا تورکەکان هاتوونە تێرە ئەمە چوینە ئەوێ چاک دەزانن کوردستانی عێراق بەرەو سەر بەخۆیە بەڵام ئەوان کە ڕۆژەکەی ناوی هێندرا وەختە گوتیان دیارە دەبێ بەڕاستیە جاکە وەختێک ئێران بێ یان تورکیا بێ هەڕەشە دەکات دەڵێن نابێ ئەو شتە بکەی بەدیلەکەشت بۆ تەڕەح ناکە ئەو بەدیلە مەفروزە چی بێ بەلانی کەمەوە زەختەکەی ئێران و تورکیا و ئەمریکا بمفروزە سەر بەغدا بێ مەفروزە بڵێن ئێمە دەچین بە بەغدا دەڵێن واتان لێ بکە کە ئێوە پێویستان بە جیابوونەوە نەبێ
ئەوها لە باوەشتان بگری کە محتاجی هیچ نەمن ئێوە ئحراج ببن ئەگەر داوای جیاببوونەوە بکەن بەڵام ئەوە ناکەن بە تۆ دەڵێن نایکەی ئێمە عراقێکی گرتومان دەوێت بەڵام هیچ شتێک ناڵن لەبارەی ئیستثمارکردن لە میلەتان لە سیستمی حکمڕانی لە سیادەی قانون لەوەی کە و عێراق بەیەکەوە بەسترێتەوە ئێرانیەکان لە دەسەڵاتیاندایە چونکە دەسەڵاتیان بەسەر حکوومەتی بەغدا زۆر بەقووەتە و هەیمەنەیان لەسەر سیاسات و بڕیاری عراقی زۆر مهمە لە دەسەڵاتی ئێراندایە بچی بەغدا ڕازی کابرێ مێ لە کورد بڕوە ئێران زۆر بەلایەوە گرنگە عێلاقی بینی شیعە و کورد تێک نەچی چونکە لە لای ئەوان استراتیژیە بەڵام لەبەر چاویانەوە تێک دەچی زەختەکەی لە جیاتی لە عبادی بکەن هاتن لە کوردی دەکەن بۆی کە استفتانەکان نەخێر دەبواە ئەوان بڵێن عێراق نابێ پارچە بێ بەڵام بەغدا دەبێ ئەو شتەماوە سەردەمی مالکی یاری زۆر کورتم 8 ساڵی مالکی لەگەڵ ئاماژەت بەوە داواکە سەر جگەلەوەی پێش 2023 لەلایەن حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقەوە چی بەرامبەر کورد کراوە بەڵام لە دوای 2023 دیسانەوە سیاسەتی پەراوێز خستن بەرامبەر کورد پەیڕەو کراوە ئەوە تا خۆشت دووپاتت کردەوە دووبارە کە کورد ئەزانێت چیەوێ بەڵام تورکیا و ئێران و عێراق نازانن چیان ئەوێ لەناو ئەم هەموو بۆسەیەدا لەناو ئەم هەموو بربەستەدا سەرکردایەتی سیاسی کورد چۆن ئەتوانێت ئەم کەشتیە کە ناوی کەشتی سربەخۆییە یاخود کەشتی دەوڵەتی کوردستانە بیگەێنێ بە کەناری ئارام زۆر بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ مەفروزە قیادەی سیاسی کوردی ئەو شتە بکە کە دەمێک بوو دەبواە زیاتر تەرکیزی لەسەر بێ هەتا ناو ماڵت مرتب بێ هەتا تەبایی هەبێ هەتا پەرلەمانت بە قووەتر بێ و دەسەڵاتی لە ناو زیاتر هەبێ توانای تەشریعی هەبێت توانای بڕیاری هەبێت تا حکوومەتەکەت بە قووەتر بێ هەتا ناوماڵی وڵاتەکەت با ئەوەندە بتەو بێ بەرگەی هەڕەشی دەرجە ئەوە نەکەی ئیمڕۆ سربەخۆیش بێ توانای ئەومان هەیە قابلیەتی ئەومان هەیە هەر خلیسکەین ئەمە ئیسپات بووە لە لای ئێمەش و لە وڵاتانی تریش وەکو جنوبی سوودان لایەنی کوردی دەبێت استثمارێکی زیاتر لە لۆبی بکە لە بەغدا تێبگە لەگەر سەرکردەکانیان قسە بکە ڕایان چێشی مەجای ئەوە نەدا بەرەو توندڕەوی بچن لە بەغدا زۆر کەممان کردووە سەرباری ئەوەی کە زۆریشمان کردووە زۆر شتمان کردووە بەڵام لەو ئاستە نەبووە لە ئاستی مەطموح نەبووە ئێمە دەمێکە بەغدامان بەجێ هێشتووە لی گەڕاوین وەکو برێ ئەمە شتێکی سانەویە ئێستا پێویستمانە و لە ئەمریکا لە تورکیا لەوانە لۆبیەکانی کردومانە چەندی زۆریشمان کردێ بەڵام بەرتەسک بووە تابعی حیزباتی پێوە دیار بووە زۆر لە مەجالاتی دیاریکراو بووە شەریحەیەک ئێمە یەک فاکتەری ترش ئێمە 9 ملیۆن کورد زیاترمان لە دەرەوە هەیە هەمووی لە ئێمە زویر بوونە مەفروزە دەوریان تەفعیل بکرێ هەر یەکەی لە شوێن خۆیەوە لۆبی بکە ئەندام پەرلەمانەکانی وڵاتەکانی بخەنە ژێرزەختەوە کە دەنگ بۆ کورد بدەن ئێمە ئەوانیشمان لە خۆمان بە دوور پەرێز وەستاندووە ئەوەی کە هاتووە دەنجی بە بەڵێ داوە لە چاکەی خۆی هاتووە بۆیە پێویستیمان بە لۆبیەکی سەرتاسەری پێویستیمان بە بیرکردنەوەیەکەیە بە تەنسیقەیە بە شێوازێکەیە کە ئێمە نەچینە لەو ئاستی جاران ئێستا ئاستەکە ئەوەندە بەرز بووە لە ئاستی دەوڵەتدارێتی لۆبی بکەین لە دەرەوە نەک لە ئاستی هەرێمێکی سەرۆکی دامەزراوەی مێری ئینستیتیوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە زۆر سپاس بۆم دەرفەتە و داوای لێبوردنەکەم ئەگەر لە جێگەی قسەکانم پێت بڕی بێت کە پێویست نەبوو بێت چکە من وەک پێویست گوێم لە جەنابتان نەبوو. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ پێشکەش کرا خواتان لەگەڵ.